ئەو کچەی دێت سوپەرستارێکی کڕواتیە و دەیەوێت بۆ تۆڕی میدیای ڕوودا و قسە بکات. کریستینیا ڤوکاس خاوەنی 2 ئەلبومی گۆرانیە و کلیپەکانیشی لا یوتیوب ملیۆنەها بینەریان هەیە. یەکەم گۆرانیم 3 ساڵ بەر لە ئێستا بڵاو کردەوە. گۆرانیەکە ڕیتمی خێرا بوو. ئەم گۆرانیە لە کڕوانتیا زۆر بەنێوبانگ بوو. هەستێکی خۆش بوو ئەو کاتەی لە یانەی شەوانە لەگەڵ گۆرانیەکە سەمایان دەکرد و ڤیدیۆکەیان لە سۆشیال میدیا بڵاو دەکردەوە. ئێستاش خەڵکی تیشێرت بە ناوی گۆرانیەکە دەپۆشن ئەو کاتەی دەچنە دەرەوە. گیانی بوون خەونی ڤوکاسە. ئەو کچە ئەگەرچی ناوبانگی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ئەوروپادا زۆرە، بەڵام خەونی گەورەتری هەیە و دەیەوێت ببێتە هونەرمەندێکی گیانی. ئەلبومێکم لە ساڵی داهاتوو بە یارمەتی ڕیکۆرد لەیبڵێکی ئەمریکی بڵاو دەکرێتەوە. بەر لە بڵاوکردنەوەی ئەلبومەکەش گۆرانیەکە لەگەڵ هونەرمەندێکی جیهانی بڵاو دەکەمەوە. پێم وایە ئێرە باشترین شوێنە بۆ ئەوەی ئەو قسەیە بکەم. ڤوکاس لە بنەماڵەیەکی سیاسی گەورە بووە. باوکی باڵیۆزی کڕواتیایە لە عێراق، بەڵام ئەو کچە نایەوێت دەستبەرداری کاری هونەری بێت. لا کریستینیا دەپرسم کە هیچ کاردانەوەیەکی نەرێنی لە باوکیەوە هەست پێ کردووە لە بارەی بوون بە گۆرانی بێش؟ من پێم وایە هەندێک جار قسەکانی دەبیسم کە کاردانەوەی هەیە. کاتێک یەکەم کلیپی گۆرانی بڵاو کردەوە باوکم خەریک بوو شێت دەبوو. ئەو دەیەوێت بە دوای پیشەکەی ئەو بکەوم. دەیگوت تۆ کۆلێژی ئابووریت خوێندووە بۆ گۆرانی دەڵێیت. منیش گوتم باوکە دەمەوێت گۆرانی بڵێم. من گوێ بە کۆلێژەکەم نادەم. پێم گوت ببوورە. کریستینیا ڤوکاس گۆرانیبێژی بەناوبانگی کڕواتی لە ئوسترالیا لەدایک بووە. لە تەمەنی 5 ساڵیەوە لەو وڵاتە دەستی بە گۆرانی گوتن کردووە. ئەو کاتەی تەمەنی 9 ساڵ بووە لەگەڵ بنەماڵەکەی گەڕاونەتەوە کڕواتیا و لە شاری زاگریبی پایتەخت دەژین. ڤوکاس لە هاوینی ئەم ساڵ زنجیرە کۆنسێرتێک لە وڵاتانی ئەوروپا ئەنجام دەدات. دەرباز یونس ڕوودا و زاگریبی پایتەختی کڕواتیا.